ئێستا کە لەم هۆزوو ئەوانەی خوددا درۆیەکان دەپەرستن دووریتان کردووە کەوایە هەنا بەرناشکەوت تا خوددا ڕەحمەتی خۆی بکاتە بەشتان و کاریەوە ڕاست و دروست بکات. چێ بووە؟ جەنابی مەکسیمیلیان چی بەسەر هاتووە؟ جنابی ماکسیمیلیان بیر لە چی دەکەنەوە؟ هەنا ببە ناشکەوت تا خوددا ڕەحمەتی خۆی بکا بە بەشتان. وە کاریەوە ڕاست و دروست بکات. ئەشکەوت؟ چۆن کەوتنە بیر ئەشکەوت؟ نازانم. تەنیا دەزانم کە شتێک لە دەروونمدا دەڵێ پەنا ببە ناشکەوت. ئەم ئەشکەوتە لەکوێیە کە ئێوە باسی لێ دەکەن؟ هەرە و جێگەیە کە هەموو کات دەچماوێ. کێوی ئەنجلۆس. کێوەکەی ئەم پاڵە. ئەوێ هێمنە؟ دەبێ وەڕێ بکەوین. ڕەنگە ئەو کەسەی کاری هەمومان بەدەستیەتی نابێتیە دڵم. خەڵک لە خەو هەستاون. ئێوە دەبینن باشترە تاشە و لێرە دەمێننەوە. ئەگەر تاشە لێرە ڕاوەستین سەربازەکان دەگەنە ئێرە. بڵێ کێ بێت؟ بڵێ کێ بێ؟ بڵێ کێ بێت؟ ئارام بن، ئارام بن. خەمتان نەبێ ڕەنگە خەڵکی ئاوایی بن. دەیانەوێ بزانن بۆچی درەنگم کردووە. تا ئێوە کەمە شیرمەیل دەکەن من دەگەڕێمەوە. باش. هاتم. ئەنتۆنیۆس لەکوێی؟ خەوتووی؟ مەگەر چی بووە؟ مەگەر چی بووە؟ خەڵک مەڕووماڵاتیان لە ماڵ دەرکردووە و چاوەڕوانی تۆن. مەگەر ناچیتە دەشت؟ بۆچینە؟ دەچم. ئێوە بڕۆن منیشەوە دێم. دەی باشە زوو بێت. ئێوە بڕۆن چاوەڕوانان مەکەن منیشەوە دێم. بڕۆن بڕۆن. چێ بوو؟ چی دەویست؟ یەکێ لە پیاوانی ئەوایی بوو نارمەوە بۆ ماڵ. وە دیارە چۆڵە تا هەوا بە یەک جارێ ڕووناک نەبووتەوە دەتوانم بڕۆن لەرێ جاگەریزم بدەن منیش لەگەڵ ئێوە دێم. بۆچی دەتەوێت هاوڕێمان بیت؟ مەگەر پێویستە خۆت بخەیتە مەترسیەوە؟ من کە وەکو ئێوە بەختەوەری بچکێنیم نەبووە لانیکەم با لەگەڵ بچکێنەکان هاوڕێ بم. تازە ئێوە نی هەستان بە خزمەتکارێکش هەیە. تۆ دۆست و برای ئێمەی بەڵام پێویست ناکە تۆ هاوڕێمان بی. خۆ تۆ تاوانێکن نییە. من تازەیەوەم دیتۆتەوە بەم ئاسانیە بەرۆکتان بەرنادەم. ئێمە تۆ لەگەڵ خۆمان نابین پێداگریت بێ فایدەیە. لەوەی کە تۆ ببیتە هاوڕێمان خۆشحاڵ دەبین، بەڵام ئەگەر ئێمە قۆڵ بەس بکەن بەردبارانمان دەکەن. تۆ بۆچی لە خۆڕایی بەردباران بکەی؟ دانەدانە دەچینە دەر. لە پێشدا من دەچم. من لەسەر کێوەکەوە ئاگام لێتانە کە ڕێگاون نەکەن. ئەنتۆنیۆس خداحافیز. خداحافیز خاوەن شکۆ.
خداحافظ خداحافظ خدا ئەنتۆنیۆس. حافظ خدا حافظ خدا حافظ خوا لەگەڵ خدا حافظ